لەو سەردەمەیە لەو راپۆرتەی کە وەزارەتی طەیەران لە 1920 ئامادەی کردبوو دەربارەی کورد و کوردستان کە خۆی ئەمە مەدلولێکی تایبەتی هەیە کە بۆچی راپۆرتەکە وەزارەتی طەیەران ئامادەی کردووە، یعنی بۆ لێدانی کورد جارێکی تر وەکو کە پێشتر لە زمانی مباشری ئینگلیزەکانە لە ڕەواندز و سلێمانی درابوو. لەم راپۆرتەیە هەیە ئەڵێ نەک فەقەت بیرمەندە ڕۆشنبیریە قەومیە کوردیەکان تەئیدی بارودۆخی کورد و دروستبوونی حکوومەتێکەکەن، بەڵکو بەهێزترین عەشیرەتی کوردیش لەگەڵیانن، وەکو پشدەر، دزەیی، جاف، هەورامان، خۆشناو، ئەمانەش هەمووی هەر هەستی نەتەوایەتیان وایە، چونکە هەموو کوردێک باوەڕێکی بەهێزوی پتەوی هەیە بە فیکرەی ئازادی کوردستان و ئامادەشە لە پێناویە خۆی بدا بە کوشت. ئەوەش کە خوێنمەوە دەقی وەسیقەیەکی وەزارەتی خارجی بەریتانیە بە ژمارە 371 خەتێکی مائیل 12255 کە باسی بریتش فۆرسەکە لە بەغدا لەو تاریخەیە کە 1920. هەروەها لەو راپۆرتەیە کە لە راپۆرتەکانی تریشە کە پسپۆرە بەریتانیەکانیشیان نووسیان کە مەسەلەی ئازادی کوردستان لە داهاتوویەکی دوورە هەرە بێتەوە بە کێشە لە عێراق، چونکە کوردەکان ناتوانن لەگەڵ تورک و عەرەب و فارسا بژین، هەروەکو کە تورک و عەرەب و فارسەکانیش نایانەوە و ناتوانن لەگەڵ کوردەکانە بە شێوەیەکی ئاشتیانە بژین. ئەمەش هەروەکو چۆن پۆڵەندا و چێکسلۆڤاکیای دروست کرد و هاتە پێشەوە کوردەکانیش بارودۆخیان وەکو پۆڵەندا و چێکسلۆڤاکیایە. ئەمەش لە وەسیقەیەکی ترایە کە لە فێبریوەری لە 5 شوباتی 1926دا نووسراوە لە وەسیقەی بەریتانیەکانە.